سبینی ئێمە موعودێکمانەیە لەگەڵ سەرۆکی مؤسسەی شوهەدا سەبارەت بۆ دوو تەوەرێک یەک لەو تەوەرانە ئەوەیە کە تاوەکوی ئێستاکە کچ و کوڕی شەهیدانی پێشمەرگە پێ ساڵی 2023 تاوەکوی ئێستاکە لە دراساتی واتە خوێندنی باڵا لە زانکۆکانی عێراق وەرناگیرێن تاوەکوی ئێستاکە ئەو حسەی کەوا دانراوە بۆ شوهەدای سەردەمانی نیزامی بائید واتە حکوومەتی بەعەز کوڕ و کچی شەهیدانی پێشمەرگە تا ئێستاکە وەرناگرێن کە ئەوش پێکاتوە لە ئیستیمارەی ژمارە 502 بۆیە نووسراوێکمان کردووەکەوە ئەو ئیستیمارەیە شەهیدانی پێشمەرگە پێ ساڵی 2023 شمولی ئەو بڕیارە بکات وهروەها لایەنی دووەمی سەردانەکەمان بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی ئەنفال کراوەکانەوە بەتایبەتی ئەو گۆڕە بە کۆمەڵانی کەوا تاوەکوی ئێستاکە لە عێراق و لە سەماوە ماوەتەوە وەروە ئەو گۆڕە کۆمەڵانشکەوە ئەو ڕووفاتانشکەوە لە طبی عەدلی بەغایە بڕیارە بهێنرێتەوە بۆی ئێمە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی لە داهاتووە پەیوەندیەکان چاک بکرێت لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوانی عێراق و کەسوکاری ئەنفال کراوەکان داواکانیان دەگەیەنینەجێ کە بە داواکاری پێمانیان داوە.